حياوار خەڵکینە کاکە فریام بکەون من ون بووم کاکە من عاشقم خۆشەویستەکەم لێون بووە من ئەمەوە داستانە تۆمارکەمە یاوار وەکو لەیل المەجون وەکو عوسمان و حوریە گورە فریام بکەون گورە کاکەی هێوار یەکی ئەرە وەڵا خوا برادەرینە کاکی من تخوا یەک دەقە بە قوربان وەری یارمەتێکم بە وەرە بە ساقە بووم باشە عوسمان گیان تێم گەێنە منە بۆ ڕاگل لێرە کاکە بکە خیالم لای بلێ خوێڕی یاخە وەڵڵاهی دڵم بۆ ێسوتە بە قورئان ترسم ژێکی پەلاماری بە دەی پێغەمبەر خوای کرد لە ناوێ بردوو نەجاتێ بوو بە قوربان وەرە قسانەمەکە بابە جەرگمە خۆ من قابلە تۆم بە 18 ساڵ خاڵۆچێکە بۆ دروست نەکراوە من ئەولامە جەرگمە ئەی خوام جەرگە و لێبسەنگە بۆی نەجاتێ بێ باشە هەڵم با بگەڕێنەوە پیاوی چابە بۆ چۆ بگەڕێن کاکە بەشک و بلە بدۆزینەوە قوربان سەلام عەلیکم عليكم السلام باشی براکە حواڵە چۆنە قوربانم ئەڵم تۆ خەڵکیم ناوی بە قوربانم من ئەمێ بچم بۆ گوندە بە قورئان ناوی گوندەکەشم بیرچۆتەوە وڵڵای ناوکەم بیرچۆتەوە عەشقەکەمی لێ خوا گەلێ زۆرم خۆشی حەز ناکەمە جێبێڵم جا بەچی بزانم عەشقەکە لە کام گوندە وەڵی ئەوەی ڕاستی بێ ڕقەمەکەی باوکم دێمێ عوسمان تەلەفۆنیشی بۆ بکەیت خواگەر موبایلەکە دەربێنی تەلەفۆنیشی بۆ بکەیت بارش پێنیە موبایل پێنی وەڵای حەزێت نەبێ بە قوربانە بێن با ڕقەمەکەی لێ با ڕەمزەکەی کەمەوە ڕاوەستە باش کاکە ڕەمزەکەی بکەرەوە بە قوربانە بم هەخۆ بە زمانە لووسەکەی خۆ قسەیشی لەگەڵاو بکە ئەو ڕق عوسمانی هیناوە ئاوا تەلەفۆنە یا الله خێر ئینشەڵا بلێ بێ دەیش ناوەڵاوە چی ڕقەمە ناناس ئیدی جوابی وەرەبزانی چییە؟ ئەلو ئەلو کاک عوسمان باشی؟ سەر چاو بە قوربان کاکەوە کوڕەکەت بووم بووە لێ ڕۆم ماڵی عاشقەکەم جاوتی بە تەلەفۆن باوکم کە پێی بڵێ ڕەشێکی کە لە زلە بە قوربانە بە مەحتەلی کە تۆ لەکوێیت من لەسەر ڕێگای چەخەمیوەم ئەزانم 2 دقەی کاگەمە لای تۆ نەی بۆ شوۆچم بەزەوە لە دوای گوندێکە گەڕێ نازانم گوندەکە ناوشی نازانێت تەلەفۆن باوکم کە بە قوربانە بەم ئەزانی چۆن مەحتەلی کە 2 دقەی کاگەمە ئەوێ باشە بەسەر چاو دەیخوا حافظ خوا لێ چییە عوسمان؟ گورە دەتە بڕستەکەەوە ماڵێ بە قوڕ نەگیرە دەبنە زۆری بکر نابێ بزانم چییە دەتە سەرکەوە براکەم چی بناوی گوندەکەی پێوتی؟ لە توی سەبرادەرێک دێک پێکەوە ئاڕۆنێستا ئەوە خەمن نەبێ کەمێ ڕاوەستە هەرە کاکەوە هەر نهاتن براکم بڵای ئێستا دێ زانچی بە قوربان گوێ مێ بە پارۆمانە وڵای 100 دلار تێمە بە کرێسە بلە ناترسێ وڵای زانچی پێم بوو خۆ ناڵە پێم ئەزانچی هۆ جەمال بەرازێکی خۆ ئاگەیەک نەری بێنێت اینجا خۆ ئەکرێم لە ئەوڵەمە توی باسکەم ناکرێت بێتاقەتم بە قوربان ناکرێت بە قوربان وڵای ساریشی تەکسیەکە هەڵ ئەزانچی چۆرایدا بۆ خازی پێخەمە باشەڕۆ تۆ بۆ ئامادەیەکی بەڕێز کاک عوسمان کاکە من زۆر سپاسی جەناب دەکەم عەزیەتی تۆمانە تۆ توانی بڕۆیت باشیەوێ بەڵێ ناوچی بۆ عوسمان چێ؟ عوسمان عوسمان ئەزانچی ئەو کوڕەکەتە دەستی چاو بۆ یەک دقە تۆ زۆر بێحترامی ئەزانچی ئاو خیانەت لە من کرد ها بێحترامی کوڕە ڕێزخۆش برا قەینا کاکە جارە تۆ دەمێشکوشی تاوانی تۆ بڕۆ بە ساقم باشە بە ساقم تۆ بڕۆ حافظ باشە کوڕ بوو بۆ ئامانیەکەی بۆ ئاکەی بۆ چۆ ئەو نێرەکەی هەڵدەتی زامە و دەشتەیە زانیی باوکە من حەزم لە ژنە کاکە گیان خۆ من ناکرێت تۆ زۆر حەز لێ دێمەش حەزمان لێت ئەی پێم نەوتی جارێت چاو دەرێت تا من نەیهێنم تۆ نابێ بێنی زانیی باوکە بە قورئان زۆر عاشقی چەکەی ئاغام خواگەی سۆنێتەوە بووی بەس بزانم بەس تێ بگەم ئەم چەتی و حەزی لە شۆ کردو بەس بزانم ئەها باوکە نەوزانی ئافرەت کە عاشقی کوڕە بێ یەکەم شت شخصیت و هەیبەتە تێگی زەلام هەیە 2 ساڵە بە دوای ژنەوەیە بزانین بۆچی نایێنێ لەبەر شخصیت وردە کەرەکە ئاگدار یعنی شخصیت بەڵێ تۆ هەتە ئەزانیی باوکە لەگەڵ احترام و ڕێز و حورمەت بە باوکمی هەتە بۆ کەر کراوە تێگی هەتە من ڕێک مەقسەدم ئەوەیە قەدەونە ئاقڵ نەبوویت پێشم کەوە بۆ ماڵەوە جەناب پێشکەوە لەبەر باوکمی بەکرد دە دوو شەقیتی هەڵە باڵێ بە قوڕ نەگیرێ بەر من کەو ڕانەبی خەتەی باش وەرە ئەمرن نەمێنێ
شو رايد ابو قاسم؟ وشيت مالك ابو تواز لهم بايلة بينا قصة عم بوكم تواز لهم بينا موضوع كي بلا أبي هاوكاري بي محكومي برا قورة معنا وفورا عسيات وش قصي خيري تابكا أنا بمرونا أقولت بخوا من حزكم بس نازم باوكتان بو آويلي هاو خمنا بدين البوخ بخون باوكتان نلو كابتوب تزان دقاكي بخول نا يلا بخوا لو جناي بير بين نا بشتيوا بينا مش كمو درقاب كريتو اللي ما أرى والله هاتنو بخير بينو بخير بيتو باو تشتاكل والله يتسر والله هر سؤال اخي كينو اقرينو جمال برازك شيء بخوا جاري دسمان نكوتو الله باوكا باوكا ساتاو اوجنا بويني ابو تينم كرمتو زو سيدي يسمى بيكو نايو كابران نيبون نيو قنغا هاريان للجنوبيني و بارا والله اي بك النابي سوراكي كي بدوزنا وشتيك بزانين نزور راس او كاتك وعد بيجني بخوم ينمو ربع سنين جبتو ينمو عادي خباق ناس باوكا دو ربع مريشكي دو ربع شنو يعني تشيو انا بازي دو يا واش بقران ناس ما صيرتك ولا غير رزق علمات ما بقران سي خمبيون يا دسم دو هي بخا قولم ببري يا ملا بشتين نا بخوا يا قصي كدو بلت ولا خوتو عثمان شلون جاي سيقانيا يا ملا بشتين لا إن شاء الله ودرقاي ما عندي كريتو تهمو يكيكا ان شاء الله بس ولاك ما عندك حموش تي حلب إن شاء زي الله خوات يا ربي شويه بيوش باوكا موجنا بينا امين دمشق چی تەکچم ئەمە چی ئەم گریانە نەبرایەوە باوکە بروسکمەوێ بهێنەرە ئێرە کچی خۆم تۆ نازانی ئێمە کێمان پێڵێن من ئاغام تێگەی ئاغام حەیامان مەبە بروسک کێ ئەوە هەر بۆ گاوانی باشە وەڵڵاهی لەبەرەو مەوزوعە نەبووە هەر ژنم نایە تۆ باوکە چۆن دڵێ وای پێڵێ کچی خۆم نابێت شتی وا نابێت باوکە ئەو منی چا کردەوە ئەگەر ئەو نەبووە من تا ئێستا قسە بکەم نەمەتوانی قسە بکەم ئەگەر ئەمە نابوو تۆی چا ناکردەوە من کچمەیە چیان لێ بکەم ئەوە تا تەلەفۆنیان بۆگەم جواب نایەنەوە منەرەومە اسماعیل بەڵێ ئاغاجان بەڵێ ئاغاجان فەرموو ئێستا خۆمەزانم چۆن چاریەکەم ئاچی بۆ ماڵی عوسمان بەڵێ ئەو گەڕەکە ئەگەڕێی جوان دەرگا بە دەرگا کۆڵان بە کۆڵان تا ئەیدۆزیتەوە عوسمان بلا هێگەی ئەو خاڵە درۆزنەی ئەیانێنی بۆ ئێرە باشە دەبڕۆ هەتا نەیان دۆزیتەوە لە ژێر عەرز بۆ یان خەیتە سەر عەرز بۆ ئاغاجان خەمە نەبێ بە شەرەف و بە ناموسم زۆر تووڕە بووم لیان هەر ئێستا ئاچم کۆڵان بە کۆڵان گەڕک بە گەڕک فەر بە فەر ئەیان دۆزبوانێ هەمیان بە شەکە خەمە سیارەکەوان مە بەردەسنی باشە بڕۆ بەسە جەوە ڕۆیشتم کچی من دڵی خۆ تەنگ مەکە ئێ خۆ ئەزانی چۆنە ئیشەڵا پشتیوان بەخوا ئەیێنمەوە ئەم ماڵە بەردەمی خۆت خەریکە ئەو مێشکەمە تەقیە بۆ باوکە بۆ زۆر مشەوەشم نازان قسمم کاکە ئاخر ئەو هەتیوە بەرازەکە تاسە جوابی نییە و حەواش ڕۆژ لەوانەیە معلوماتی بەدەست نەگەشت بۆیە تەلەفۆن باشە معلوماتی بەدەست نەگەشتو ئێمە سی وەرەقەمان ناوەتێ نابێت جواب بکمان باتەوە کاکە ڕاستەکە وەڵای سیوارەکەش کەم نییە لەم ڕۆژ کاکە تەلەفۆنی بۆکە من ناکرێەوە ڕقم من لانیە من لاتانە لەلایەتی بلە چەنە بینوسە کاکە 0 گەڕایت چی 0 ئێوە گەڕایتە بەگدانە ئەردە بێنە کاکی بێنە خۆ توێ شێت ئەوە عوسمان بەم ڕقەما شتێکی خۆشە بۆ باسکەم ئەوە ساڵی هەفتاکانە ڕقەمیان ناوینەتی هەمووی سفرە گوا هەفتاکان موبایل خۆ من موبایل ناڵم بەس ئەم کڵاوی عسکەری مامەگرتبوو هەموو ڕقەمەکەی درۆیشی کردەوەی تێگیرە نازانێت چۆنی ڕاستکات ئەزانین چی باوکە ئەم پیاوە لەگەڵە مەرحەبا درۆیە بازی ڕقەمەکە لێیە صفر ئەسا جەڕز لێ
جرسه چی بۆکە جواب نایەتەوە؟ جوابی نایەوە بەخوا یا سەرخۆشیە ئاگای نییە کۆرە بابە نابێت کاکە خۆی مەپارمان نەدۆزیوەتەوە تۆ خۆسی وەرەقەت داوەتی ئاخر با سەرێکی لێبین ئاوا سەرێکی لێ بڵم تۆشتە دە شخصیەتە لە من بچۆ ئەوە سوێن نەبێتەوە بۆش تۆ باش شخصیەتەکەی ئەی تۆ ئاگا لێ مندانێکم دۆزیێتەوە کچە ئاغا کچەکە خۆی لە خۆریە ژنێناکی خۆی زۆر جوام خاڵە بەکرد دانی کێ ناو کەس نێزانی کوردە عەرەبە تۆ چەنەبازی ئەمە بۆی دۆزی جامن بۆ کاکە خۆتای خۆتە با بڕین بەرازمان بەرازە چی باوکە یەک شت بڵێن تەقەنجایی لەگە ڕێز و حرمەتمە وەڵی تۆ سووە بە تۆ بۆ ژنێنان وەرە دەچەنەبازی عیب وەڵا هەیە پیاوە بردو تۆش داستە دێستە پێشمەستە پێشمانکەوە ئاسیا لێرە بنتایە بینەوە باشە باوکە باشە بەکرد یاخوا حەفیزتان بێ اسمای لە گەمژەیە چی کرد لەکوێ نازانم بۆ نەهاتەوە نازانم با تەلەفۆنێکی بۆ بکەم فایدەی نییە جواب نایەتەوە اسماعیل اسماعیل ئەوە تۆ لەکوێی کاکە چیو کرد نەودۆزیونەتەوە اسماعیل بە حەقی خوا نەیاندۆزیتەوە نەیتەوە بەم ماڵەیە بگەڕێ لەگەڵ ئەو کوڕانە نەیتەوە با پێ بڵێم پێم وتی لە ژێر عەرز بێ بیانێنە سەر عەرز بۆ السلام عليكم سلام بخير بن باشا شكر سلام اشكرك زمان جان والله معقول نية لبدرقاك كلاو زمان الشرون بيداكني ومشي تفتيشه بله ويما بو مالي خوما والله ما اشتي شي وازبه كاكا باشي كاكا جان امركم شيطان شيطان بيست والله برات هاسه او قناه لا نجي راوا اي كاكا ما سي ورقش بناو تاسه هالسوراخي شينيه ازاني سي ورقتنا وبكي اياما بهاوري جناب النبو من متم بارا بن بهاوري الحقيقة والله ما كنت ولا خطو بو باري تبك والله خدايتو وربولا خومو يا ايتو نوغو چەندتان ناوەتێ وڵا سی وەرە دەبەسەری هەرسێکتان 35 وەرەقەی تێچوو یاوان بۆ پارەمەوە بۆ جەمعەتە 5 وەرەقە لە جیرفانی خۆ ڕاستەکە دیارەوە 35 ها پێچوو پەناوەمانە ئەتا بەسڕا چوون تا بەسڕا لەوێش نەبووە آخر ئەسەرێ معلوماتی هێشتێمە چۆن هەر پارە بنم دانی ئەسەریمە دۆزیوەتەوە ئەزانی لەکوێیە لە حدودی سووریا لە ڕەبیعە ئارۆلا گەشتۆتەوێ ئەگە سووریابیەوە زۆر بەسیتەوە هەر زەڵاتەیە عوسمان یعنی چی ئای من وەختی خۆی هەفتاکان لەوێ عەسکەر بووە خەڵکێکی باش بە ئەدەب بە ئەخلاق وەرە دەبەسە بابە تۆ قوشتە بۆنەوە دیە ڕەبیعەیەکی دەباسی چیەکەی تو خەبەت بابە بەعمەلێەوە نایە ئەگەر ڕتانەوێ بۆتان بدۆزمەوە ئارە وەڵا پەیوەندی بە هاوڕێوە بکەن سابان یەکەم باشە باش نییە دەخێر دەگارە ڵەبانیشیکەی مەمنونە بێت بەسە هاوڕێە گورەتی و هاوڕێە وەرە بزانە و پیاوانە چیانەوێ بۆیان هەلکە باشە خزم دەنگ و باستان چۆنە وڵا عیدمانی کوا خۆ هیچ نەپارە دیارە نەک کابرا دیارە باوەڕ و قەنەعەتکە سۆراقێکی زۆر باشم بۆ کردوم لە ڕەبیعەیە لە سنووری سووریا بەڵام باوەڕ و قەنەعەت کە ڕەنگە تەسەور نەکەن 35 وەرەقی ڕێکم سەرف کردووە 5 وەرەقی خۆم خستومەتە سەری باش یعنی 5 وەرەقە بینەوە تەواوەتی بۆمانەگری نا 5 وەرەقەی چی وشتی چی ئەبێت ئێوە 15 وەرەقە بۆ 20 وەرەقەی تر بێن بە من 20 وەرەقەی تر 20 وەرەقەی تر بەخوا زۆری شەو پێشمان نیە نەوەڵڵا بەکرد بەو خوای $1 شک نابم ئەخە دەبک تەلەفۆنێ بۆ ئاسیا بکەم کاکە شتەکە دەبم بۆ مەیکە بۆ ئاسیا وەڵڵای $ پێنێ باش دیکەن بەقەڵ لە بەردڵیەوە ئینسانی چاکن تەمەنێکتانەیە ئەوە قیلیسیام لێکرد 15 وەرەقە داواکەم و قیلیسیای لێکەم ماڵە ئاوا بێت بلە حەزەکەی تۆ بیێرێ دوایی
وەرە باوکە منیشی تۆڕەژە پێ زارێمە سێ و لێ وەرگرتمەوە تۆ پانزەکەی بەرێ عوسمان گیان شکی پێ نابم بە قوربانە کاکەگیان تەلەفۆنی بۆ ئاسیا بکە بیێنە ماڵی خۆمان ئەمە ناکرد چی عوسمان ناوێرم شتێ بڵێ مەقسەد تۆشار ئاسیا و گرتۆ تو ئاسیا دەکەیفی خۆت هیچ هەڵم کاکە حکم لله تەلەفۆنی بۆ مەکە چەنەوت بە قوربان 15 وەرەقەم بەسەر چاو بەسەر چاو بەڵام دڕاویتیان نەبێ نانە خەمەنە دۆلار دڕاویتیانی بەکە زۆڵ ئێمە و پارێ لەکوێ بوو بە ساقی چاو دەستان یاخوا سەلامەت ئینشەڵڵا وەڵڵای عەرزەکەم فرۆش بەسەری عوسمان ئەی دام ناو مەسرفی سووکە ئیتر من لە خزمەتتانم سۆراختان بۆکەم هەموو شتێکتان بۆکەم ئێوە بڕۆن و بەخێر بڕۆنەوە بەناو ماڵی مناڵی خۆتان و هەموویتان بۆ سافەکەم هەفتەیەکەی شەڵا بینەوە ژیراوە وەرە بابا هەفتەیەکی سێ سوار ڕۆژیکە وەرنەوە ئەمەم پێخۆشە پیاویت پیاویت خێر و بەرەکەتە ئەڵێم مام هاوڕێم جارە ڕازگۆبی لەگەڵمانە دروستمان لەگەڵان وەرە دەبڕۆ چاکەل من بڕۆن بابا بڕۆن ئاغاژان هاسمای چی کرد؟ وەڵی ئاغاژان زۆر گەڕان بە دوانان نەودۆزینەوە لەو کاتەشا سوفایتم ماوە بەپەلە تەلەفۆنێکا بۆ مکرتیان نەخۆشم بگەێنە خەسەخانە ئێتمش برد بۆ خەسەخانەت ئەوە هاتوومە تۆ ئێستا بەخێر نەیتەوە یان ڕەبی باشە ئاغاژان چی بکرد تشتەکەوا گونجە من تۆم بۆ چۆی نردو توی چی کردووە کاکە من چاوەڕێی تۆ بووم ئاغاجان خێزانمە و خۆشمە و هاوژینی ژیانمە و ئەی نابێ بیبم بۆ خەسەخانە تەلەفۆنی بۆ کردووم کورە سمایل هەی دێمیاش وەختی خۆشەویستیە من ئەڵێ لەسەر ئاگرم ئاغاجان چی بێم خۆمەژۆ گوتۆ پێم ناخۆشەکە نەمتوانێت بیان وەرە بڕۆ دەرەوە جارێککە نەیتەوە بە ماڵی ئەسمایل پیاوی وەکو تۆم نایە ئەسە بڕۆ دەرەوە هەی هیچ لەبارە نەبوو بۆ مۆسیقای لێ نەداوە من بیستم و مۆسیقا لێدەن و یۆگاکەن بلا یمنانە چیە بلا بە قورئان بلا های بلا پەیام پورە ئاسیا ئاکیان ئەوە چێ بە قوربان چییە؟ نازم سامت بووە سبحان الله وچی ڕڵ وای سحرەکە بڵێ یۆگاکە نام هیچ جواب ناداتەوە بە چییە بەرە دەستیە نانی داناوە ئەوە چی ڕۆڵە بلا بڵێ گیان تۆڵێ من گوزارش بێ لە شتێک ومە تێنەگەین وەڵی نازانم بلا کاکە ئەی بسمیلە ڕۆڵە چی ئەوە چی ڕۆڵە ئەوە چیوە بێدەنگ قەدەوە ئێوە نەبوو چی و کڕ بووای لاتوە چیە بلا سامت بووە بڵێ گیان ئەوە چیە وە کچەکەی ئاغای لێ ناتبێ باوە ئێوە چی بابە نە ئەوە باشەوە عوسمان لەوە چێ جۆزی وەستا بێ بۆ خۆتەڕ نەبووە یعنی دەمێکە قسەی لەگەڵاکەم دەبدینە قسەم بۆی کردووە دەیسە خۆم قسەی لەگەڵاکەم بلە کوڕی من ترسم شتێکی بلە گیان حەیف حەزمە کرد وەڵا هەستەکەم نوتقی گێرابێتیەکی تازە وکوکنیلا کچەکەی ئاغامی تی قسە ناکە وەڵا قسەی بکردا ئێستا چکە نیازمەمە هەمووتان برم بۆ دەعوەتی فالودە ئەرێ ماڵا باوکەم پەلەپەلەتان لە چییە دە قسەک وەڵام جۆرەکەی خۆمە من خۆمەی ناسم بەس لە یەک شت تێنەگەشتم جامۆکە ئەمە چی بوو ئادی بیکەرەوە دیتونانەکە ئەمە تێنەگەیشتن چیە باوکە ژەمە دەسان زایانی چی یۆگایە ئەمە ئازایانی چی ئەمە شایانی چی ئەوە تەڵەیە ئەوە کە چۆلەکەی خۆی ناکە بەوێ کە هاتە ئەوێ تەمام نانابینێ کە هاتە سەر نانەکەت براشێک ئاوایگرێ ئەپڕی بە فیساغۆرز لێیاوە باڵمە تۆ چیت فیساغۆرز باوکە فیساگە زایمات خۆسەکە چییە؟ کوری خۆم نادەمنی بیست بە لە کتێباڵم زۆر مهمە بڕێم بۆ فالودەکە وڵات سربەتم لەگەڵا سەبەتەکە باوکە کەرە فالودەی چی؟ ئەی ڕوڵە چۆڵەکەم ژوراتیەکە تەوە و لێ بووە کاکە گیانی توێ چی باوکە دەجوای بەرەوە وەڵا ناوێرم بەخوا لەوانەیە کاتی حەفلەکە بێ باوکە دەبا بچین دەدی ئاخر دەجوای بچی بەم دەجوای بەرەوە باوکە جوای بەرەوە دخوا باوکە جوای خەزوورمە جوای بەرەوە
الو والله تقريبا باشم شي وانا لي اغا انا والله قنهاري قلت نا والله برشلونه بوي نكدوا خبرك كم ماني وانزاني ما تم بخور نجيني واشا ين خزمته ده باشا خوش مش دافيد اغا دبرك وعليك كله برشلونه هات خزول يا قمية انا والله الم جامانه كم لكويه والله ناس باوك لو ساوى اقرم او جامانه بقبري اجداي او شادي كل عوش ما عملنا لي ولا قرب توزيعات وين فتالات مو او جامانه سنتر مشي فيها قينا لا أودي قبل أو زي بوشي بخالة بكربو يقدر أو زي بوشي بخالة بكربو لقى رزو حرمة موتي بقى جامانة بيبي دودروي بيوكم أو نئما موتو باشين تو عيبنا كي يخصبك هاك بكرة ليت ترينا تشيم بولا آخر أرى إيه ما حازري تمام برين الشغلة وقناها هلا برين أرى ما حازري بكر بني ولا قال كاك كان بخوتان لي بناني شوف خصنا بدوس كان تاكوين بابم بامزارة باوك بعيد أو بم كرم أو بم وعد أي شون بس بالنحي على ما يكشف طبعا الرزو حرمة ما حلبوا من جوان لما لا والله خزولي بالله كل الروح موت بس لمك باخوان بيهم أجيبوا من هنا بس بنا والله اللي تشيلين هاي لا فرموا يا الله خويا مساء الخير وحاكي استنبه أجاتنا بعد بكر يضلش مع باقبو يا اخوا بخير بك يا اخوات السماء اري عثمان بلاد يعني هنا ما اوتا بلاد يرى ورانا كخو بنات خو عثمان كوا بلا او كوا بلا هستي كوا بلا 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 يجيب كرسي ثاني عثمان صوتي ليه الصورينية بلا او كل هسه لجيتها لا هو ما قرنا جي هلو تسولك والله بالله بلا هسه ما بلا اخيرا رولا هسه نازل هات موجود بتشوم رجل دابا دابا راس حركات هذا اسمعني بس بالصعوبة يجوا باشا كاكا عثمان تو تدواي سير روج جوابكتان ليه جرينوا ديار نبو ندنتان نبو نرنتان نبو نجوابي تلفوني ديايوا والله الحقيقة وزيك مشغولي أولني سوراغي قناة ما نزاني إدواء وخمن سي تلفونكم كنت ماشاكم جناب تلفونك كنتو اجينا من حد متير جايبتو نايمو والله مساعة دوانزي شوبو وتميس دوانزي شوبو اغايكم نستوي بخوالي لواني كنت فريه انا باوك اشتي والله مطورنا بي والله قال الرز وحلمت ما بواخا نازل مريض دبي برادي او ليه تاريخ خدر شنو ماشي جداني بلا كرم توزو سيري قصي زياك يا زانيد كل ما بتوقع قناه ناسي خوبا وني اجل كان معني يعني يا رقم كرم زو سيرا دوشتي جواز ما زوز شون هسه تسبيحه كان معنا ها هذه شي الرنيك واحد يدوا من شنمني او هيتي هتا كاكا توزي ادبتانا بي يوش عايليكن تخيزانيكن اخي شو خايجه مقصد مش جنت مقصد اغاجا بفصل اللي تيقاهم ما خوش من نازل شي انا دواز لو شتانا بينن اغا كان سبي ما بله قنهار لك يبوي طول خماني اللي بكينو قنهار مقرتو او تالا جير زمينك هاي قربانة بما تسليمي مني كآغا جان خفتي زورة بمن والله أبي بزل هاريكم شيء أزاين شيء أنا تومي بان تو بني بجيب أنا زين شيء ليكم بس تو بي والله تسليم كاس يعني ما كاس تسليمني بتخرعك يا شو تسليمي خومي كو حق هنا بيت خومي طوبي انا زور بحشا اخا ابو خالد يا اخي ما كلمني اخا حسن سافي حسن ايوه اخي ده حسن عثمان بني تقيني بمدى تشابي بكوتو او صالح على كيف اصلا وسجن هي يلا من اغايكي قورو قران ها جوابي تلفوننا هنا وا قاتم بيكن اسا خو مزانم شي ثاني أزعج راسك على الحقي راسك كاكا أو آغا ومن آغا كيف تام وراخا برودي علي ودرقاي وبرو مستجنك دي علي رو بلا برودي والله بيم خوش مدريك حتى سيو أذب أواقس على قل آغا لا من جاني باوكم باوكم والله يا حقيتي أخذتو زيك آغا يجي يقولوا كذا أنت شو بوشو يقصدك لا قال كذا قال آغا والله آفن دخل من أو بياوم جوابي تلفون منين وانيا ها والله موضوع قنهار بوتوزي من السجن برو ديتوش
خەمیسی جنەکە بێنەوێ خۆم مەسئولی سجنەکە و ماڵی خەزوورمە خۆتە زانی ئەرە وەڵا خەزووری چی؟ من ئەو پیاوەم ها گاتم پێ بکەن تەلەفۆنتان بۆ بکەم جوابم نێنەوە بەخوا مەوزوعی قەنەهار بۆ ئەجینا باوکە تۆ سجن منیش خواحافظی بێت نیوڕۆ گۆشتم زیاد وەرە دوای کسیرێکین ئەزانی چییە مامەژیان جوجو نەمەگرێت بەخوا و سجنەی تۆ دەرەجەیەکە جا سجنەوە خۆشتر بڕۆ درۆزن دەست تۆ بڕۆ عمر النبينا بونا قرسي هاتي عمر النبينا باشا لا خاطر سي داوى الشيء ريبا بالرش بيه إعدام إعدام شو إعدامك أخا والله بيت أمجورة هزاك تبو من نفسك اللي بيه هزاك شخبا ديالي يا وتم لشيء توت الأغاية ورا لخومه وتم اسمع قسمك بابا تقول شو دمي خد زي مسألة كلا سجن ينالا زين شي باوكا تو هذا السجن وما نبينا كاك توج نبوبة من ناري سبوا من نبينا وصع متياي ولا حد النبي جورك شلون يعلم بيش من الجن بيني انا حاش مالك والله بمجد انا والله دبي اي افريت وزعل دانا انا بازي من القلق يفتكم قلق يشوف سوريا ترسم حكم مان بالبقر والله خوجي كاك ها انتو زان ايوكي وعظه والله توعز دوامين بين عثمان جان من توزي بيتاقة بخوا بيدي اسيا شكم بو بيل مناسبة كي او بيتاقة توزي قصي خوشتان بو بكم بو يجري دابا بيك بابا عثمان او صالي حفتاي حفتاي من انا من الله كان داني شو كيشم بشوب اذا اي عثمان انتو بانا ما اقول لك توكم كاك جان بالله مظاهريه غستي لو ابو غريبه اوي بقرن بشقي بشرن والله منو كاكا عثمان جيداي باشا دقيقة بيان باوكا تو جينا نباكم بشرف مدرو كور خوي بيري تشوتو اغاي ليني دوينو بيرتشي خواردوا زعمرينيا والله كاكا كبلاي نجوليا مجولي تشي بكرن تاقنا فري هي يجك ام عثمانيان داما وسرو قاريان قربو بريميزيان ليا كول بزين بياتو او مريش كسولا كان او خوي اخذ توزك اخذ نقسم كاميرا يبو بس بريشكي سور يا عثمان وكاتب بس مريشكي سور اوزاني بابا جا لقى الرز وحرمت ما بوجانا بيقول لاني لقى الرنجي دمو تشاو طبعا داولي بوبنا عفوا دايل وروشن بيدي لا كي دورني لبرساده مشهور بو بخو هاواري بك كاكا كل باب من 5 روز نانو ماستر زين قبل ما نقبل ما نقرين على ما نقرين ما نقرين حتى والله ورا قرين ولا بابا والله برسل هو شيء وي اخرج ها نتقي بس نتقيني باشا بس من ترسم بساقه شو بكري بالك حتى ماون وجبتها اخذك ونحتك والله قدر ما عندي والله اي باشا عثمان فني تو من ببياوم زاني كيف بياوم شكاي خو من مايتي ها شان شوكتي من ولا واو شي ثواني تو سكاتي بخوك شكم كاي من سكاتي بكر او بكر خوي بكر تو شرف وناموس وحيثيته يك ساعات وصفي اغاناك لا والله دروكي لو صار سمي اغاقك جنوب اغا اخذ سمي منك لما ولا بكر او بكر دروزين بقربانه مقابلته والله يشتي وانا لا دروني يا عثمان ابونا ونشانه كان الراسته بس اللي خو بكر في برزي اليري وقربان اخي والله تو ما في ام بي جي لك بقول عن الامم المتحده لما في منشكات اللي في لو بس ما استقيم السياجه مش مستحقي لو خراب تريشن يا قيشتن جوتان ليه والله يخو من حزمني بس اما كباب او يفالو ديت بابا اما سجنه داني شنو زي ادابتان ديابي بكر دائما يجي سورو براغ وتخو كرنكيت جاب هالفرمان يقبتاني ما اخر مره خوار رابرداريني اغا جاب خالتي خوار انا نبا دليفري بيزات عم والله ما بس توزي هي صاص وشتي لقلبي عزيز دمي زهري ما تنامي زقنا بو تنامي هي جاي جوني دم ها دانش باش هاكا في موتي جوابي تلفوني برو او اغا كري شويه او اغا باشا باجوي انا بكر بو اكي بو نازاني قسيكي خير كيت اغا جان من يثبتوا خدمه جناب داولي بوتن ليكم جو بقرا اسماعيل ما دام داولي بردنكي ام جاره لي دبورم بەڵام کە ئیشێکم مایە دەست زوو بە زوو جێبەجێکەم مەڕۆ بم لەو لایە ژنەکەم نەخۆشە و ملاڵەکەم نەخۆشە و ئەمە ئیش و کارە کاکە نابێت تۆ بەجێ بێڵی جۆ بگرە جوان ئەو گوێ بگرە و چاو بکەرەوە ئەوە عوسمان و
کوڕەکەی و زاواکەیم سجن کردووە لەوێ تێگەی بەڵێ ئاغاجان موبایلەکانیان لیەسەنی ئاگاداریانەبی ئاگاد لە هەموو هەڵس و کەوتێکیانە بێت تێگەیشتی ئەم نەڕۆ خەمی لەسەر چاو عليكم السلام بخير بيا اخو نايدم بابي دمين وحلواني وحده بينا وحده بيني بس كارينك يا هوي عائليه بينا بابا بينا بينا نديوا منيش بينا بو توشيت على الله توش باش جنابش الله يمكن اسماعيل بقى من ندير من زاويه اغام 3 زاويه اغام ناخذ بين بدي تو سجني بو نقسم دتو كاي اسماعيل تو دانيش هلامان كعب ودانيش بس هو دانيش دتو دانيش هو مهم انه دانيش بس ما شاء الله بك جوبك وتري عنواني مشكلة تونية خوش كاك اسماعيل يا خوش بي ناجي اسماعيل مزين كعب الله كاك اسماعيل يا تخوا برسالك ما هبو بەیام بەڵێ پوراسیا پەیام گیان بەڵێ ڕۆ تەلەفۆنشتیان نەکرد کێ تەلەفۆن بکە کاکەم چوزانم بەکرد چوزانم نەوەڵا کەس تەلەفۆن نەکرد هیچیان هیچیان خوای ئەدە تۆ بیکە بۆ کامیانی بکەم دەبیکە بۆ کاکم یەکەی بۆ کیەکەی بۆ بلەیەکی بۆ کیەکەی بیکە پوراسیا جەڕەسە بەڵام جواب نایەنەوە دە تۆ پەلەمەکە با تەواو بێ وەڵا داخرا جواب نایەنەوە ناسان باشە بۆ دەنیان نییە درەنگە وایە وارێ چ بزانم ئەچی بۆ کوێ چم بۆ مەطبەخ تو لا اغايجك وانا بالا قربان ما غاني تشنت دياتي والله من ماني دوسار زعما دوسار باريها او بارينيا بو احترامي خوت بقلبي ادب نما بس اولنيه يعني كما يا جا تشبك بويا شتنا كيما نوتوا تشبك دوساناتي بارا من بيانصو زي ما اودر قاما بكره براكي سبب خير والله النجاة تبي والله تور سر دايله بالبو من برتي تشيم شو اخوم راسك والله 1 مليون بني دقيقه ما ناكلوا بالسدراني داي اقامت كوشه لسه جنابيه يعني باش بودكين بمليون ونيفي والله دم لان بيتي بيع عليها داتا حتى بيع بمية بيع بمية ولا دكرك بيع شيء بارامانتيو بخوم انا اسمنا اقامت كوشه لا خد جنابتا كل ساكن امي كشتو تاع ناخذ من بيوها ناخذت تيجي باكا اسماعيل بساري كم تبغى الرز وحرمتنا باكا جنبي ادمينا بيلمو تا سلان ديال السشواجه هاو تشخل هي هاتي تو زود زاني باشا لا هكا سبا سي سوتين شنو هاتو هاورا تريج قلي بس ميلي اويلي وقجي اويلي عشان لا اسماعيل عقله تو بكريه زاني جنب بياك عقله هذا والله اغا خاطري خاطري يوم بشقتان كاب الزلام اغا باشا بوام بڵێ هاتي هو السجن بوتان يقصر كن بوتان يقصر لقسي اغا كن وباشانش لقسي من شخص كن يوتشي دانش بوتان ابي اغا لا بتحزن والله اما لا تشاو اغا تريكيش لا والله جا يكشتي شي بيبرا كعكس ما يجاني ما حد ما ندم دريجي كاين العاسي جناب تا جنابي وسابي ما بو ما نينا ما قولي بكاين ده تا دخل قسمك من اساس ما غاجر ما لا تخوا بيم بس بغي نوري برسيانه وشتي انا والله ايش باكي خويا قسل لا فلا فتا موبيلي حد شي باخواني الله يمكن اسماعيل ما ينزيت يعني تشكى ولا تخوا بس تورما والله توقسا زورك باشا الله مو حوريه شو انا تخوا او تشوانا هاتي وقتي اغا والله يجوي لي بواي بيلي مليلي كتقول بس يا باشا اخو باشا هو من الروم بلا اغاش باقو زقو تا بو بيني بيخون دبرتي خوا غيري جون دنت النبي باشا دي خوا حافظ النبي عثمان دمو بلي بيني ولا خوا حاضر كدور جغلي ورا راسك چی من چییە بۆ ئاوێ تااقەتی ڕۆڵە ئەو ماڵە لە ئاست و مستەوای ئێمەیانین واللهی سەرواوێ لە مێشکیانان نییە لە مستەوای ئێمەیانین ڕۆڵە تۆش و بۆکەی بەوە باوکە یا من بلم خۆشەویست هەمووی باوکی ئاواتێکی ئەگی نازانم بلەژ منی ئەوێ کچی من بە سۆز بیر مەکەرەوە بە عەقڵ بیر بکەرەوانێ بزانە چیەکەی بزانە بەرنامەی دوا ڕۆژت چییە
باوکەگیان تۆ باشترێکە زانی من دەزانم کە تۆ مەسلحەتی منە ئەوێ ئەی چۆن بۆیە هەر شتێک بڵێ ئیتر من ڕازیم ئێ باشە باوکی من ئاوا تۆ وەرە سەر بار بە قسەی من بکە من ئەزانم ئەو ماڵە لە هاوسنعی ئێمە نین بە کەڵک نایەن باوکی من وەڵی کوڕەکە شێتۆکەیە بە عەمەل نایە سبینێ پەشیمانە بیتەوانێ من چی بکەم باوکی من ئیتر باوکە بەس باسی بروسکەرەوانە لە لای من باشە ئیتر تەواویانی قەناعەتێک کرد کە تۆشی پێ ناکەی بەڵێ ئەی باشە باوکی من ئەرێتی و ڕیش زبرە چوو بە سەرما ناتەوا ئەوە خەوە ئەمە خەوتون وتێلم داناوە جۆ بگرن چاو دێرێک مەوێ لە ناوتانە ببێ بە مراقیب بەسەرتانەوە ئاگای لە پاک و خاوێنی بێ تێگەی ئاگای لە حەس و کەوتان بێ بە تەواوەتی جۆتان درۆزانی کاکە مەجال بن مراقبی دروست ناوێت ئەتێ کاکە ناماوە ئەو دروست دەکەم ئێجا تۆشی ناوێ و تۆشی ناوێ من لە مەکتەب مراقب بووم یەک دەقە من مەجال باوکی هەردووشیانم من ئاگام لە کوڕەکانیشی بێت و لە زاوا باوکشتی وا ناخوا لێرە ئێرە سجنە کاکەشان ئەوە هەر هاتە ژوورە ئۆقسەیەگیر مەبەستی منەزانی بۆ دەبۆی مزاوی خۆی تێگەی نزیکم لێتەوە ئاخاجیان بێ من دانی باش ئەوە تۆماندان ئاگان لێیانە بێ چاودێریەکی باشیانەکەی تێگەی بێدەنگی و ئاگای لە پاک و خاوێنی ئێرە بێ نەیکەن بەسەرە لێنک و پیسی کەمێرە داینێ بۆ خۆم باشە داینێ بۆ خۆم ئیتر هەرچ پێویستێکیان بوو هەر ئەوەنە بانگمان کە و سمایلەوە لەوێ لەو دیو دەرگاکەەوە وەساوە ئاخاجان ئاڵم کلی دەرگاکەشمی تاسن لیلی دەرگای چی دەوتم ناشری ڕابێری باشە خۆمە ئاغاجیان باشکم ڕۆژێکیش لە هەفتەکان مواجەمان بۆ دابنی بە ساقم شکە چڵکنیشمە گەرهێت تەنەکەی ئاوم بۆ گەرم بکەن مواجەشتی وانە مواجەشتی وانە بۆیان هەیە پیاسە یەکەیەکە ها ئەوش بە سمایل بانگەکەی یەکەیەکە بچنە دەرەوە پیاسەیە بکەن تەوالێتکەن و بێنەوە زۆریان پێ نەچێت باش چایەکەکەی بە دەچاو یەکەی ماڵە ئابێ خوا ئەمە درێژن نەکە بۆچی ئاقای ماشەڵڵا دەست و دڵی چەند جوان تەواو من نەجاتم بەڵام من برایم من نەجاتم بوو کوڕەکەم بێ بە مراقب معدە لە دەرم یەم وەسن یەک دەقە یەک دەقە بۆسە خاڵە بگرن بایارمەتیتان باوکیژان باوکمی لەسەر چاو بەگە ڕێز و حرمەتمە بەڵام من شتەکان بە قانونیە ببڕەوە ئاخم من باوکتم من حەزەکەم یعنی پیاوبی پیاو ئەزانێکی باوکیژان داوای لە بوندەکەم لەو شتانە پیاونی پیاونیم کاکە ڕموت مێسل لەلای على لەقەت بۆ باوکی 2 سەڵۆن زیادانێ سێ چوار شفتە زیاد لەگەڵ تەماتەیە منی ناخواشتانە ناخوا ئەو نەو شەختی ئەڵام ئەو نەکوونە شەخێتی ئەڵام بۆ بیرمەچێت بلا خاڵە بەکرد فال و دە وەخرم بە سەمونی زیان بۆ بێنە بەساقمە درۆکرد نا نییە ئەو شتانە ناخوا لای من شەخەکانتم بیتێژێتەوە نییە ئەو شتانە باشە بلا ئاخر على لەقەت بڵێ باوکم نەخۆشە تا بازاری بین و بێتۆ جێ باوکەجان لەگەڵ داوای لێبوردن ڕێز و حرمەتم من درۆ ناکەم باشە ئەو هەروە ناکەی ناکە تۆزێت تعزیوی بکردن بۆ وازانە منە خەڵات ئەنجا ئەوە بەسەر چاو حەزەکەی ئێوە بیگرن و من لێیە دێڵادی ئەلێ تۆ چیەکەی؟ چی پراسیا بۆ تو ڕاوی چیم من چی دەرێ بەدەستەوە باشە لام برد من تەلەفۆنەکەم بۆ بەکرد داخراوە دی بزانە تۆ بیکە بۆستی باشە پراسیا خۆ چی ئێستا یەنەوە یانەوەی چی بەخواشتی وار نییە پراسیای باوکشم داخراوە ئەی خوایان بەخوا شتێک بووە دەبیکە بیکە بۆ هەستی شێکەی بۆ کێەکەی بیکە مێشکم زۆر ئاواکاندی بەخوا شتێ بووە پراسیا هی ئەویش داخراوە ئەویش داخراوە وڵا بەکریش داخرا بەخوا شتێکەیە بەخوا شتێکەیە ئەڵێ هیچ نەبوو بێت بەخوا شتێکەیە بڕۆین ئەی چی درەنگە هەرە وەڵا باس دەچین بۆ ئەو دێ چی ناوی چییە؟ کێ بچی بلوورە؟ نازان ماڵی ئاغاکە ناڵێ کورە دیێکە خەڵوز بلوورە ڕۆست ئا جانتاکە مێنم خێراچین بۆ ئەوێ بابڕە هەستێک پڕمەسە هەسە ڕاست بەرەوە
چی بوو باوکە هەستە کوڕم ئەڵە چی ڕاستەکە بە قسەی باوکە بکەڵی جوانەکەی کەوتی داستا باوکە جەنگلی مەکە بەخوا لەمە مەسوان ناکەم مەکە هەستە کوڕم خۆ کەسی نازانم ماسی چی حیوانی بوو شەرف من بێزم لە خۆمانێتە توخوایمە پیاوین وڵایی خیرەتمان نییە هەر چوار یاخن معقولە چوارز لە حیتە لە ژوورەکە بە دوو کەس نەوێرین بەخۆشمانین پیاو عوسمانجی ئەم سیانەمان بڵێ بەڵام ئەمە زلە حتە نییە بەکەی گەورەکە بە قوربانە بم من شتێک هاتوو بە خەیاڵما بە جددی یعنی ینی چیە ئاغا چیە پشەکەنی وە ئەوە لولی دەمانچەکەی بەم دەساگرم بەم دەچە شڵپ 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 یاک دەقە هەستی بڕۆ خۆتی شڵپ 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 کۆرە عیبە داوەشێن عوسمان خۆ تۆ گەورەی شڵپ شڵپ چییە ئەوەکەی هی پیاوە کوڕە واز لەو باشە کاکە تۆ خەتە هەیە خەتەم هەیە کاکە ئیژەکە ئیش تۆ واز دەدەی بزانم عوسمان جان ئەمە خەریتەکەیە باش جا بۆتان ڕوونکەم ئەخی کوامن بۆ سێ ساعت دەڵێم کاکە دەمەکە تێکی تێکی مێ کاکە خەبانەی حاڵی بم باش داوێ ئەمە هەستی ئەمە هەستیە ئەها ئەمە خاڵە بەکرد خاڵبەکە ناکرێت ممکن بە 25 نابێ کوڕی ئەمە خۆمم ئەمە عوسمانی ژم برام باشە ئەمەش بلە باشە کاکە جا بە ئەمە بخەمە جێریکە بە قورعان من دوو دڵم لەم خەتەیە بۆ کاکە بەخوا من ئینسیحابی باوکم کاکە پارەکەی منە چی ئینسیحابە قوربانی چاوە بم بگرێت یەکسەر عیدامەکە حەزەکە عیدام کریت دەوازی لێبێنە بەردی کاکە تۆن بەلای منەوە من یەکش لە مێشکمە ئاوای تۆ چێ چیە باوکە خەتەیەکی چاکتان ناوێ جۆ بگرێت دێ مناڵی ابتیدایی چی عیب ناکەی کە بیرەکەم و بۆ سیلسیلەی ئەفکار مەبچڕێن جا بۆ تۆ بیرە هەیە تا لێ بکەیتەوە تۆ دەستکەین بە خەتەکە بە دڵی خۆ دەست پێ بکەیت هەستی بەتانیەکەم بۆ بێنە کوڕم سەرماتە باوە کوڕ بۆ خەتەکە بە سەرمای چی دەبڕۆ لەوە جاخانەمێنە ئەم هاتیوە شێت مەکە درە دەی چوەرمان کام بلە اینجا هەستە لە دەرگا بۆ سمایلم بۆ بان بە بەتانەکە بڕۆ تو بانیکەوە خێنە بێت دەبڕۆ دی بلدی سەرمان تۆزی خێرا کە هاتە ژوور و هیچ ناکەنی کاکسمایل بیکەرەوە دەرگایە دەی ئەی ئاغا ئەسمایل ئەو بزانیت اسمعي آغا كرة كر دور اسماعيل آغا ورا دورا كاك اسماعيل اسماعيل بلا واحد كاك اسماعيل چی دادن کاکا؟ او كره هلاك ما بيجي نخسخانه اما ناوشي كوتوا باش اسمع مردم كاكا اسمع فلما كذا اغا داكم اغا هناك بقول اغا نمشي كاكا من الاخو ناتوانا تو ازاينا وبيني توا كورا من خبيل اها عليك اخواناتي عينيري اتو بتانك من ابو داخل بتانك ذكر خير بجان فير معك ابوي جاري وي اقص صفه واسبني خوش انا شيء بينو شاكي كاك اسماعيل جان بس ابي شوني اواب كوي كاكي جان جو ادي بافير معك سيبرات فير بجاري تشتر انا اوا راكش دزخلت امناوك انجا اوا دسكرانا تشش يلا بالله ما خبرنا واتم اغا فريامك استغراقو اغا فريامك راوس اللي زي خويا هو بتمان راكن يا وسجن كردو شلون راح اي شكل ليه يسمع سرداني شي جنابك سرداني من بله
ئەی کۆ ئەسماعیل کۆ اسماعیل خیانەتی لێکردی ئاخر بۆ ئەوە هاتوین بۆ لای تۆ چۆن وەڵا برا یەکی 10,000مان ناوتی دەرگاکەتان بۆ کەمە بۆ خۆتان ڕاکەن بەس من چۆن ڕاکەم تو شەرەف و ناموسێ بەکروان نەبوو باو ناو نیشانەشی ئاغازانی وچی ئەی من معاشەکەم لای ئاغا مانگی 200,000 ئافەر ئەوەشی ئارە بەسەری تو بەخوا شتێکی وت نەکەی چۆن عوسمان بیڵە چی تو ئاخر بیڵم خوێنێکی جاڕژێ نا تۆ بیڵێ وەڵی ئیسماعیل ئەیوت ئاغا چی ژوورەکەیەکە لەو دەبنەوتە بەس خوا عەزاین چ لەسەر ئەو قسەی ئێمە خوا عەزیێتی یاری ئیسماعیل ئاوانی هەوا بە بە شەرتی خوا ئێستا بچمە ژوورەوە تێڵا ترێنی بکە ئەژینە ئێمە ڕاکەین تۆ پیاوە سەجن ئاجا ئاغزایی ئاخەجە تۆ بچوو تێڵە تڕێنی گە و ئێمە ڕاڕێ با هیچ پێویست نییە بە قوڵکەی ڕۆن ژوورەوە دەی ئەڕۆین خۆمان ئەڕۆین چەنە باسی بەکردە بڕۆ شاری ئیسماعیلەکەم ئێستا بڕۆ دەی ئاخاجان فریام کە و دەرگام لێ بکەنەوە ئەمانە من یاسەچین کردووە ئاخاجان باشە ئەمە وەسع ئەمە توی هەتی و ئەو پەنگەتان بۆچی بە من بڕۆ لەوە بۆتان لەمە کرد بەس تو سەری من ئاغا عەزیەتی نی بە قوربان بڕۆ لە ژوورەوە ڕۆژ بەستاین بۆ خۆمان بۆتان لە من کرد وەڵا بێ پێڵمە فەلاقەتان کات باشە تۆ پێم بڵێ بەم قەڵافەتەوە چواری وەکو ئەوانەی تیابێ نەوتوانی هینیان کەیت جاگیریان کەیت ئاغاجان خۆ من لیان ناترسم من چوومە ژوورەوانێ یەکیان خۆی بولان بۆ خەری بۆ تۆپی وتمەوە چیەتی تۆڵاوە ناوچی کەوتووە ناوچی ما بۆ بێنەوە گەرەزانی ئێتر من فێڵان لە بزانە چارە دەکەم یان